من بێریڤان جەلال ڕەشید یاریزانی یانی سیروانی نوێم ئەم ساڵ بۆ یانی سیروانی یاریم کرد و پار ساڵ بۆ یانی ئافرەتانی هەولێر یاریم کرد کە توانیمان یەکەمی کوردستان بۆ یانی هەولێر بەدەستبێنین. ئەمڕۆ وەک ئاگادار ملیاری چوارگۆشەی زێڕین بەرامبەر یانی ئافرۆدێت یاریمان کرد. ئێمە هەردوو یانە لە ناو یەک شاراین، ئەمە یاری دێربی بوو. ئێمە توانیمان ئاستێکی بەرز پێشکەش بکەین لەم یاریەکە، توانیمان بە ئەنجامی 5-2 لە یانی ئافرۆدێت بەرینەوانەیە. ئێمە پێشتر بۆ یانی ئافرۆدێتی جاریمان کردو، بەڵام ئەمڕۆ ڕکابەرەکە زۆر بەهێز بوو لە نێوان هەردوو تیمە. خۆشبەختانە ئێمە توانیمان ئاستێکی بەرز پێشکەش بکەین و لە یاری چوارگۆشەی زێڕین توانیمان بلیتێکی باش مسۆگەر بکەین بۆ یاری کۆتایی و بڕیارە شەمەش بە هەمان شێوە یاری هاتن بەڕێوە بچێ. ئەم ساڵ لە خولی کوردستان یاریەکان بە دوو کۆمەڵە بەڕێوە چوو، کۆمەڵی یەکەم و کۆمەڵی دووەم، و لە هەردوو کۆمەڵەکە دوویانە سەرکەوتن. لە کۆمەڵی یەکەمە یانی ئافرۆدێت و یانەی زێرەفانی بوون، لە کۆمەڵی دووەمی شایانی چۆمان و یانی سیروانی نوێ بوون و دواتر هەردوویانە لە شاری سلێمانیا بەریەکەوتین. ئێمە هەردوویانە خزمەت بە شاری سلێمانیەکەین و هەرێکێکشمان بگەینە یاری کۆتایی. پێم وایە ئەنجامێکی گەورا بێ بۆ شاری سلێمانی، لەبەرەوەی تا ئێستا نەیتوانیوە پلەی یەکەم بۆ شاری سلێمانی مسۆگەر بکات فوتساڵی کچان. بەڵام چەند غەڵەتێک لەلایەن ناوبژیوانەکانەوەیە هیوادارم بۆ ساڵانی داهاتوو ئەو غەڵەتانە چارەسەر بکرێ. بەڕاستی هەنێ جار ئێمە لەبەر غەڵەتی ناوبژیوانە بین بە یعنی هیچمان پێ ناکرێ بەڕاستی کە خستەش لەگەڵ ناوبژیوان ناکە کارتێکی زەرد وەرەگری. هیوادارم لیژنەی ئۆلۆمپیادی کوردستان زیاتر پەرە بەوە بات کە ناوبژیوانەکان ئاگادار بکاتەوە لە هەر شتێکە ڕوبەڕوویانە بێتەوانێ و هەر شتێکە لە ناو یاریگای ڕوبەڕوویانە بێتەوە و خولی زیاتریان بۆ بکاتەوە بەرەو پێشچوونی حەکەمەکان. بێگومان من خۆم کە بووم بەڕاهێنەری تیبی کچان، ئەگەر نەزانم ڕۆڵێکی گەورە هەیە لەلایەن کچانەوە، مامۆستا عەباس ئەو پیشە گەورەی هەڵنابژێرێ. من کە بووم بەڕاهێنەری تیبی کچان زۆر گەزەی مامۆستا عەباس بۆ ناچیتە ببی بەڕاهێنەری تیبی کوڕان، وتم نەخێر، ئێمە لەگەڵ تیبی کوڕانە زۆر ئیشمان کردو، بەڵام پێویستە کچانمان بۆ هەموو جیهانی سباتی بکە کامە ئێمەش کۆمەڵێکی بەرهەمەندمانەیە ئەتوانێت یاری بکە، ئەتوانێت شان بەشانی یایزانە جیهانەکان خوناوی خۆی بنووسێ و لەگەڵ هەڵبژاردەی عێراقیشەکە. هەڵبژاردەی عێراق زۆربەی یایزانەکانی کوردە لەخوا بەزیاد. من خۆم کە پێشتر ڕاهێنەری ئەفرۆدێتیش بووم، نزیکەی 7 یایزانم دەستنیشان کرا بۆ هەڵبژاردەی عێراق و ئەم یایزانانەی ئەمڕۆژ لەخوا بەزیابێ کۆمەڵە یاریزانی لاوی تایە کە بۆ یەکەم جارە ئەمانە بێنە ناو بوارەکەەوە. کۆمەڵە یایزانی لاوی تایە من ئەم ساڵ یەکەم جارە هێناومەتە ناو تیبەکەەوە و بینیمانە لەخوا بەزای باشترین ئاسیان پێشکەش کردووە. یەکێ لەو یایزانەمان لە نییە کە توانی ئەمڕۆ 2 گۆڵ تۆمارکە یەکەم بوتولێتی لە نیاکەوە بە شێوەیەکی سەرەکیش بکە. کەواتە ئەمە هەمووی بەڵگەیەکی حاشاڵ نەگرە کەوا کچانمان لەخوا بەزیابێ شان بەشانی کوڕان ئەتوانێت ئەنجام بەدەستبێنێ، کوڕانمان ئەنجام بەدەستبێنێ، کچانیشمان هیچ شتێک لەوان کەمتر نییە.